بەرهەمە خۆراکیەکان یەکێکن لە پێداویستیە گرنگەکانی ڕۆژانەی مرۆڤەکان. لە ماوەی کەمتر لە 2 مانگدا گۆڕانکاریکی زۆر بەسەر نرخی کاڵا و شمەکەکاندا هاتووە. ئەماش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەکەم ئەو جەنگەی کە ئێستا لە جیهاندا ڕووی داوە لەلایەکی دیکەشەوە گۆڕانکاری کەشوهەوا. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەم کاریگەری بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکەکان لە ماوەی کەمتر لە مانگێکدا 2 بڕیاری گرنگ لە ئەنجومەنی وەزیرانەوە. ئەویش هەڵگرتنی باجە لەسەر بەرهەمە خۆراکیەکان و لە دوایین بڕیاریشیدا هەڵگرتنی باج بوو لەسەر گۆشتی سوور. ئەماش بۆ ئەوەی هاوسەنگیە دروستکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکەکان زۆر کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست نەکا. لا بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. بەرزبوونەوەی نرخی بەرهەمە خۆراکیەکان لە جیهان. زەیتی خواردن بەڕێژەی 108.5، بەرهەمی شیرەمەنی بەڕێژەی 106.4، بەرهەمی دانەوێڵا بەڕێژەی 104، بەرهەمی شەکر بەڕێژەی 102 بەرز بۆتەوە. تێگڕای بەرزبوونەوەی خۆراک تەنها لە ماوەی 1 مانگدا 135.4 خاڵ بووە بۆ 140.7 خاڵ بەرز بۆتەوە. دوایین بڕیاری ئەنجومەنی وەزیران سەبارەت بە هەڵگرتنی باج بوو لەسەر بەرهەمی گۆشتی سوور. ئەمەش دوای ئەوە دێت ئەگەر لە ناوخۆدا نەتوانرا خواستی ناوخۆ پڕ بکرێتەوە. ڕەنگە بەرزبوونەوەی بەرهەمە خۆراکیەکان و سامانی ئاژەڵ لە سەرچاوەی بەرهەمێنانیەوە گران بوو بێت. بەڵام ئەم جۆرە بڕیارانە چ کاریگەریەکیان دەبێت لەسەر نرخی ئەو بەرهەمانە؟ بەرزبوونەوەی نرخ قەیرانێکی جیهانیە. هەتا دوایین لێدوانی ڕێکخراوی خۆراکی جیهانی فاو باس لەوە دەکاتن هەر خۆراکێک نزیکی 120 بۆ 122 بە پێی راپۆرتەکانی خۆیان هاتوۆتە سەری. ئێمە وێ ڕای دەستخۆشیمان لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئەم بڕیارێکە داوێت و بڕیارێکی زۆر گرنگ و کاریگەر دەبێت لە ماوەی داهاتوو بە تەواوی ئێمە هەستی پێ دەکەین و بە تاکید بڕیاری لەو شێوەیە بەمەرجێک بەردەوامی پێ بدرێتن بە تاکید کاریگەریش ڕاستەوخۆی دەبێتن لەسەر دابەزاندنی نرخی ئاژەڵی هاوردە چونکە بە تاکید ئاژەڵی هاوردە باج و ڕسوماتی لەسرە ئەگەر لەسەر ئاژەڵی هاوردە لا بدرێ بە تاکید هەم ڕێژەی سەربڕین زیاد دەکات هەم بەکارهێنانیش و ئیستهلاک بوونی لەلایەن خەڵکەوە زیاتر دەبێت لەبەر دابەزینی نرخەکەی. باشە ئێمە ئەگەر باسی هەولێری پایتەخت بکەین مەسەن ڕۆژانە خواست بۆ گۆشتی سوور چەنە ئایا بۆ نمونە لەگەڵ ئەو بڕیارەی کە بەڕێزیش باست کرد مەسەلەن کاریگەریە بێ لەسەر نرخەکە هاوڵاتیان زیاتر چۆنڵی خواستیان بۆ بەرهەمە دەبێت کاتێک باج و ڕسومات لەسەر ئاژەڵی هاوردە لا بدرێت بە تاکید نرخەکەی دێتە خوارێ کە نرخەکەی هاتە خوارێ هەرزان بوو خەڵکی ژەو کاتە دەتوانی زیاتر بەکاری بهێنێتن. مەسەلەی خاڵەکی زۆر گرنگکەیە بەڕاستی جێ ئاماژە پێکردنە ڕۆتینیاتی وەرگرتنی مۆڵەتەکان لەلایەن وەزارەتی کشتکاڵ و وەزارەتی بازرگانی جیهاتی پەیوەندیدار خۆزگە پێداچوونەوەکیش بە شێوازی وەرگرتنی مۆڵەتەکان بکرایە بۆ ئەوەی ڕۆتینیات کەم بکەنەوە بە پێی زانیاریەکانی خۆم و خوێندنەوەی راپۆرتەکان خوێندنەوەی راپۆرتی ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارە تەنها لە مانگی ڕەمەزانە پێم وابی بەڕاستی پێمان باشە باشتر وایە چەند مانگێکیش دوای ڕەمەزان ئەو بڕیارە بەردەوام بێت وێڕای دەستخۆشیمان بۆی بتوانین ئیکتیفای زیاتی لە مەسەلەی ئاژەڵی گۆشت و ئاژەڵی بەخێوکردن بۆی بتوانین بوونیەک دابنین لە مەسەلەی ئاژەڵی بەخێوکردن بۆی بتوانین تا نهایەتی ساڵیش ئێمە سەیتەرە لەسەر نرخانەی گۆشت بکەین. باشە کاگەڵ مەدەسە تۆ باسی ئەوت کرد هەم بۆ کەمکردنەوەی ڕایکردنی مامەڵەکان بە تایبەتەوانی کە ئاژەڵ هاوردە دەکەن هەمیش بەخێوکردنی ئاژەڵی ناوخۆیی پێت وایە لە ماوەی چەند مانگی داهاتوو ئەگەر ئەم بڕیارەی حکوومەت بەردەوام بێ ئێمە دەتوانین هەنگاوی گرێ و یاخود خۆبژێوی لە سامانی ئاژەڵا بەدیبێنی خۆی بە تاکید ئەگەر ئەم بڕیارە تا نهایەتی ساڵ بەردەوام بێ من خۆم دڵنیایی بە هەموو برا بازرگانەکانی گۆشت و بازرگانەکانی هاوردەکردنی ئاژەڵ دەدەم بەڵێن بە هاوڵاتیان دەدەم بە تاکید ئەو 122 لە چەند مانگی ڕابردوو هاتووتە سەر نرخی گۆشت ئەو 122
ڕێژەی 15 بۆ 120 ینی گرنتی دەدەم نرخی گۆشت وەکو جاران وەکو پێشووتری لێ بێت. کاگەڵمەدەگەر سەبارەت بە هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوە باسی بکەین ئێمە ئێستا هەل لە ڕێی دەواازەکانەوە لە چەند وڵاتەوە ئاژەڵ هاوردەی هەرێمی کوردستان دەکەین ئایا ئاژەڵانی کە دێنە هەرێمی کوردستان هەمووی بۆ ناو هەرێمی کوردستان یاخود دواتر دەچێتە پارێزەکانی خوار و ناوڕاستی عێراق؟ بەڵێ خۆی بابەتێکی گرنگە دووروژان ئەو ئاژەڵانی کە دێن بۆ ناو هەرێمی کوردستان لە چەند وڵاتێکەوە دێن خۆی ئەوەی کە جێ ئاماژە پێکردنە دروستبوونی ئەو شەڕی ئۆکرانیا و رووسیاش کاریگەریشە ڕاستە و خۆی هەبوو لەبەرەوەی بەشێکی ئاژەڵ دەهات لە وڵاتانی دراوسی رووسیا داهات بۆ نمونە ئەرمینیا و جۆرجیا زایدن مەڵدۆڤیا هەندێک وڵاتی دوورە دەستی وەکو ئۆرۆگوای و بەڕاستیش ئاژەڵ لێ هاوردە دەکرا بەڵام کاتێک لەگەر دروستبوونی ئەو شەڕە و ئەو قەیرانە جیهانیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر هاوردەکردنی ئاژەڵیش دروست کرد ئەوە خاڵێکیان خاڵێکی دیکە بەڕاستی گۆشتی بەستوو لە وڵاتەکانی وەکو ئۆکرانیا دەهات لەگەڵ دروستبوونی ئەو شەڕە هاوردەکردنی گۆشتی بەستوش کەم بووە هاوردەکردنی ئاژەڵی زیندوش کەم بووە باج و شێوازی هاوردەکردنەکەی قڕستر بوو لەبەرەوەی ئەو ناوچانە ئێستا شەڕ و ئاژاوی تێدایە بۆیە ئەو وڵاتانی کە ئاژەڵی لێ هاوردە دەکرا ئێستا بە ڕێژەیەکی کەمتر ئاژەڵی لێ هاوردە دەکرێتن بەڵام ئەوە نییە وەستا بێتن تەنها لە ئۆکرانیا هەرچی بەروبووم هەبوو لە ئۆکرانیا وەستا بەنسبەت ئاژەڵی زیندوو ئێستاش لە زۆر زیاو لە ئەرمینیا دێ بەڵام بە شێوازێکی کەمتر هەم لە بەرگرانی نرخەکەی هەم لە بەربوونی ڕۆتینیات ئەو ئاژەڵانی کە دێتنیش لە بۆ بەڕاستی بە ناوی هەرێمی کوردستان دێ بەڵام بەشێکیشی دەڕوا بۆ وڵاتەکە بۆ شارەکانی وەکو باشوور و ناوەڕاست. ئێمە سوپاس و حکومەتی هەرێمی کوردستان دەکەین بە لابردنی باز و دەرامەت لەسەر لابردنی دەرامەت پارەی گومرجی ئایوان ڕەش و لاق و ئینشاڵڵا بەردەوام دەبێت حکومەتی ما لەسەر لابردنی ئەو گومرگەی کە پارەکەی وەرنەگیرێتن بۆ دابەزینی گۆشتەکە ئەگەر ئەو پارە وەرنەگیرێ و ئەو ئینجازانە لە هەرێمی کوردستان ئینجازەی حیوانیش بە فری بدرێ ئەو گۆشتە بەرەو دابەزین دەچێت ڕاستە لە هەموو دنیای حیوان بەرەو هەرستا ئەو گۆشتە گران بووە نەک ئێمە هەرێمی کوردستان هەموو دنیای بەرەو هەرستا و گۆشتە بەس ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئینجازەکەی ما فریکا و گومرجی باز و دەرامەتیشدا هاوڵاتیان وەرنەگیرێ لە چەند مانجی داهاتوو ئەو گۆشتە بەرەو دابەزین دێتن و گۆشتەکەش دەشێتن و لێگەڕانی چوونە دەرێژ ئەو حیوانە خراپە بە چوونە دەرەی هەرێمی کوردستان. سامانی ئاژەڵ لە گوندەکانی هەرێمی کوردستان مەڕ 3,112,876 سار بزن 1,223,949 سار مانگا 256,999 سار گامێش 3,120 سار. سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی ناوە و زیاتر لە 160 خواستی ناوخۆ لە ڕێگای پرۆژەکان و ئاژەڵی گوندەکانەوە پڕ دەکرێتەوە بۆیە ئامانجی حکومەتە هەموو هەوڵێک بدات بۆ ئەوەی نرخی گۆشتی سوور نەهێڵێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بێتەوە بەواتایەکی دیکە ئەو قەیرانانەی کە لە وڵاتانی ناوچەکە ڕوودەدات هیچ کاریگەریەکی ئەو تۆی لەسەر هەرێمی کوردستان نەبێت. هاوردەکردنی ئاژەڵی زیندوو بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان بە بڕیاری ژمارەیەکی ساڵی 2021 ڕێکخراوە ئەم بڕیارە کۆمەڵی میکانیزم کۆمەڵی ڕێکاری تایە بۆ ڕێخستنی هاوردنی ئاژەڵی زیندوو لەسەر بنەمای ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان ئەو بەرهەمەی کە لە ناوخۆیان هەیە و لە نێوان ئەو بەرهەمەی کە هاوردە ئەکرێت بە شێوازێک بۆی با بڵێن کلێن و خەلل لە بازاڕا دروست نەبێت و نرخ لە حەدی سروشتی خۆی بەرز نەبێتەوە. ئەم بڕیارە بە شێوازێکە کە 175 هاوردەکردن بە مەستی قەڵەوکردنی گۆلکە لە پرۆژەکانی خۆماڵی و 125ەکەی هاوردەکردنی ئاژەڵی زیندووە یان گۆلکە با بڵێن بە مەبەستی سەربڕینی ڕاستەوخۆ لە کوشتارگەکانی هەرێمی کوردستان. بەم شێوازە ئالیەت و میکانیزمەکان ڕێکخراوە وەکو ئاماژەمان پێدا بۆی لەلایەکەوە بتوانین تەطویر بە مەشاریعی خۆمان بکەین زیاتر وا بکەین هارنی وەبەرهێن و
خاوەنکار و خاوەن پرۆژەکان بکەین کە پرۆژە زیاتر دابمەزرێن لە لایەکی دیکەشەوە باڵانسێک لە بازارە چاک بێت بۆی نرخی گۆشت لە ڕادی سروشتی خۆی بەرز نەبێتەوە بە نسبەت ئەو وڵاتانی کە ئێمە ئاژەڵی لە هاوردە ئەکەین سانسۆر لەسەر هیچ وڵاتێک نییە بۆ هاوردەکردن هەتا و حەدی کە لە ڕووی تەندروستیەوە ئەو وڵاتە لە زمنی ئەو وڵاتانە نەبێت کە خەلەلیان هەبێت لە نەخۆشیەک لە وڵاتە بڵاو بێتەوە کە بەپی ئەمە احتیما دەکەینە سەر راپۆرتی OIE هەر وڵاتێک کێشەی تەندروستی هەبێت ئیشکالی نەخۆشی هەبێت ئێمە لە وڵاتە هاوردەی ناکەین بۆیە هیچ وڵاتێک سانسۆری لەسەر نییە ئەوانەی کە سیستەمی ڤێتەرنەریان لە ئاستێکی بەرزدایە و لە ڕووی نەخۆشیە وڵاتانە خالین لە نەخۆشی بە تایبەت نەخۆشی گوازراوەکان یانە و نەخۆشیانی کە لە نێوان مرۆڤ و ئاژەڵا مشتەرەکە ئێمە لە وڵاتانە هاوردەی ناکەین فبۆیە وڵاتێکی محدد نیە ئەمە بێن باس پرۆژەکانی سامانی ئاژاڵ لە هەرێمی کوردستان پرۆژەی بەخێوکردنی مەڕ و بزن 74 پرۆژە پرۆژەی بەخێوکردنی مانگای شیر 83 پرۆژە پرۆژەی قەڵەوکردنی گۆلک 86 پرۆژە مەرجەکانی هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوە دەبێت 175 ئەو ئاژەڵەی کە هاوردە دەکرێت بۆ بەخێوکردن بێت 125ەکەی دیکەشی بۆ خواردن بێت بە گوێرەی راپۆرتە نێودەوڵەتیەکان بەرزبوونەوەی بەرهەمە خۆراکیەکان بەردەوام دەبێت بەڵام پێشتر ئەنجومنی وەزیران لە ڕێگای وەزارەتی بازرگانی حکومەتی هەرێمی کوردستانەوە ئامادەکاری خۆی کردووە بە هەڵگرتنی باج و دروستکردنی چەندین پرۆژەی دانەوێڵە و کۆگای خۆراکی ئەمەش لە بەرامبەر ئەوەی هاوسەنگیەک لە بازارەکەدا ڕابگرێت و خەیرانەکان زۆر کاریگەریان لەسەر هاوڵاتیان نەبێت. چیتان کردو چۆنڵی هاوسەنگیە و ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان پارێزراو بێت لەم بارودۆ خۆشەکە ئێستا تۆتە پێشەوە هەندێک کاڵا کە لە سەرچاوی بەرهەمێنان نرخەکان گران بووە لە هەمان کاتیشا شەڕی رووسیا ئۆکرانیا هاتۆتە سەرکرد هۆکاری سەرەکی یەکێک لە دەواازە سەرەکیەکانی هێنانی کاڵا و خزمە گوزاریە لە ئۆکرانیاوە بۆ تورکیا لە تورکیاشەوە بۆ هەرێمی کوردستان وای کردووە کە ئێستا دەواازەکە وەکو پێویست ئیش ناکات و کاڵا و خۆراک لەوێ نایە دەبێت ڕێگاکە دوورکەوتوێتەوانێ لە هەمان کاتیشا بەهۆی بەرزبوونەوەی بەهای نرخی نەوت و گاز و بنزینەوە بەهای تێچووی بەرهەمەکان دیسان جارێکەش نرخی بەرز بۆتەوە کەواتە شەڕی ئۆکرانیا رووسیا لەلایەکەوت بەهای بەرزبوونەوەی بەهای نەوتیش کە بۆتە هۆی گرانبوونی بەهای گواستنەوەی نرخی کاڵاکان هۆکارن بۆی کە ئەو نرخانە گۆڕانکاریان بەسەر هاتووە لێ ئێمە وەکو وەزارەتی بازرگانی بەدەر لەوەی کارگەکانمان ئامادە کردوتەوە و تەرجیح ئێنەکەین و ئاسانکاریان بۆ کراوە کە بکەونەوە کار ئێمە کۆمەڵێ مەخازنی زۆرمان دروستکردن دو-سێ ساڵە لە هەرێمی کوردستان بەگشتی ڕێگەمان پێداوە لە ڕێکەتی تایبەتەوە کە هاتوون بەڵێ داوایان کردووە ئێستا کۆمەڵێ مەخازنی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە بە پێی ئەو مواصفاتە نوێیانەی کە پێویستن بۆ هەڵگرتنی کاڵا کە خراپ نەبێ ئەم مەخەزنانە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کاتێکە وڵات لە توجاری قەیرانێک دەبێت ئیتر داخستنی سنوورە نەخۆشیەکە بڵاو دەبێتەوە دەواازەکان لە کاتی خۆیان نامێنەوە وا بکەین ئەو مەخازنانە ئەوەندە کاڵای تێدا بەشی ماوەی بکات تا وەزعەکە تۆزی ڕایدێت هەڵگرتنی باش لەسەر کۆمەڵە بەرهەمی خۆراکی کە پێداویستین بۆ ڕۆژانە و لە دوایین بڕیاریشتا لەسەر بەرهەمی گۆشتی سوور بوو ینی باجەکەی لەسەر هەڵبگرێت ئەمانە کاریگەریان دەبێت مەسەلەن لەسەر نرخ لە بازاڕەکان لەو نرخەی کە بەرز بۆتەوە لە شوێنی بەرهەمێنان کاریگەریکی زۆر لەسەر هاوڵاتیان دروست نەکە یەکێک لەو ڕێکەچارانە ئەوەیە کە ئێمە لانیکەم بۆ ماوەیەکی دیاریکرا ئەو باجە هەڵگرین لەسەریان باجێکیان لەسەر دانرا بوو لە کاتی هێنانی کاڵا لە دەرەوە ئەو باجە لە دەواازەکان دیان وەردەگیرا ئێستا بە ئەمری ئەنجومەنی وەزیران ئەو بڕاباجە هەڵگیراوە بۆ ماوەیەکی دیاریکراو ئەو باجە بە دڵنیاییەوە تێچووەکە چوە سەر نرخی کاڵاکە بەڵام ئێستا ئەو تێچووە کەمتر بۆتەوە تێچووی بەرهەمێنان و هێنانی کەمتر بۆتەوە کەواتە دەکرێت نرخەکەشی کەم بێتەوە جا ئێمە بۆ ئەوەی بە دوواداچوون بکەین خۆتان نزان بەڕێواتی گشتی بازرگانی کوچاودێری بازرگانی یەکێکی لەو دەستگایانەی کە تابعی نرخیشەکەین لە بازاردا چۆن بتوانین ئەم نرخە لەگەڵ ئەو نرخا بەراوردکەین دوای پێش هاتنی هەڵگرتنی باجەکە ئێمە کوچاودێری بازرگانی لە بازارداین بۆ ئەوەی ئەو کاڵانەی کە دێنە ناو بازارەوە سەیری مەنەفێستەکانیان دەکەین ئەگەر مەنەفێستەکان هی پێش بەرزبوونەوەی نرخ بوو بێت
هەیە هاتبێتە ناو هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لە بازرگانەکە قبول ناکرێت بە نرخێکی گران بیفرۆشێ چونکە ئەو نرخێکی کەمترە دەبێت بە نرخێکی کەمتر بیفرۆشێ تێچۆکەی کەمترەوە بە تێچوون کەم ئێستش کە ئەم کاڵایانە کە ئەم نرخانە باجانی لەسەر هەڵگیراوە بە دڵنیاییەوە ئێمە دوای ئەوەی کە کاڵاکەی دێت سەری مەنەفێسەکە کەینەوە دیسان پاش دوای ئەوەی کە باجەکەی دەسەر هەڵگیراوە سیرەکەن ئەگەر نرخەکەی زۆر بەرز بێ ئێمە لێ قبول ناکەین دەبێت نرخێکی وابێ کە بتوانین لەگەڵ داهاتی هاوڵاتیانە بگونجێت. باشە بەگشتی ئەگەرم پرسیارە لە بەڕێستان بکەم تا چەند توانی وتانە لە ئێستا هاوسەنگێک ڕابگرن یانی چۆنڵی شتەکان تەسیری زۆر لە ئێمە نەکا چونکە هەرێمی کوردستان خۆی بە کۆمەڵی قەیران ناتێپەڕیوە یان ئەگەرم قەیرانە نشیبێتە سەر لەوانێ بۆ کۆمەڵی هاوڵاتی بۆ ژیان و بارگوزارانی خەڵک زۆر قورس بێن بابەتە. ئێمە لە بڕاتی گشتی بازرگانی وەزارەتی بازرگانی بە لەسەر فەرمانی جەنابی وەزیر و بریکاری وەزارەت بەکاروباری بازرگانی لیژنەکانی چاودێری بازرگانیمان تەواوەتی خستۆتە ناو بازاڕەوە داوامیان پێ زیادکراوە و تەواوی تیمەکان ئێستا لە 5-6 شوێنە ڕۆژانە هەیە بەدەر لەوەی لەگەڵ لیژنەکانی قایم قامەتان بەدەر لەوەی لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنی وەزارەتی ناوخۆدان خۆشمان بۆکو بڕاتی گشتی بازرگانی من بۆ خۆم ناوبەناو لەگەڵ یاناسەردانی شوێنە بازارەکانە دەکەم شوێن دەشینە کۆگاکانەوە بۆ دڵنیاییبوونی هاوڵاتیان لەوەی کە لە هەر شوێنەکە بزانین نرخ بەرز بۆتەوە لە ڕادەی پێویست زیاتر ئێمە بە دڵنیایی ئیجاات دەکەین و ئیجااتیشمان کردو لەگەڵ کۆمەڵی شوێنە ئێستش بەردەوامین و بەردەوامی هەتا مانگی ڕەمەزان تاوا دەبێت دوای مانگی ڕەمەزانیش ئەم بەرنامەیەمان هەیە کە دەبێت ئەو نرخەی کە هەیە بگونجێ لەگەڵ ژیانی ئەو هاوڵاتیەوە گیرفانی هاوڵاتیە بە شێوەیە بکە زیانی زۆر پێ بەرنەکەوێت. مۆڵەتەکانی بازرگانی لە هەرێمی کوردستان بۆ بەرهەمەکانی تەندروستی، خۆراک، کشتتوکاڵی و پیشەسازی لە ساڵی 2019 11,730 مۆڵەت دراوە لە ساڵی 2020 6,790 مۆڵەت دراوە لە ساڵی 2021 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 12,000 مۆڵەت. بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە ئاسایشی خۆراک، ڕاستەوخۆ، کاریگەری لەسەر جوڵەی بازرگانی و ڕێگری لە قۆڕخکاری لە بازاڕەکاندا هەیە. مەبەستمە بزانم بازرگانان دۆخەکە چۆن هەڵدەسەنگێنن. بریارێکە جێ خۆداوی ئەف بریارە حکوومەتە هەرێما کوردستانی دای ئەvê گومرگا هەنێ سەر هەندێک ماوەدێت خواردنێ ڕاکردن ئەکی دێ بوو هەم پیشەیەکێ بۆ خەلکێ دێ گەلک باش بتن دێ هەرزانتر ڕاوستیت بۆ بازرگانیژی نەفسی تشتی سەرمایەکێ کێمتر دێ داخلی وی تشتی بت دێ ئەف ماوەدە دێ پێ هەرزانتر بتن دێ تشتێکێ جێخوادا بت بۆ هەمی بازاری جولا بازاری دێ زیدەتر بتن حتى نوكا يعني خلكي راوستاي تقريبا بشكل الهيفيا حتى او برياره بدو ما هي بكفته ورا جبه جيكدنيتا بشتي في برياره دي سيك دي هرزانتر بتن حركه وقتي سيك ارزان بتن دي خلكي بتر حركه كفته بازاري ودي زيادتر بت بشتي اف برياره هني هاتيه دون برياره حكومه هرم كردستان اف باجا هني را كري سر هندك كلو بلت خاري جولا بازاري ديف برينوكا اكيد فرقي كافيتي چكو فقير مثلا وقتي برا خابتي تشت ارزانتر بتن دي بتر كيفايتي دي بتر تشتي كرتن وبري تشت هندي جرام بتن اف تشتيت هني احتمال شياندانا مينتن همي كاس نشت في تشتي بكار بينتن وبكرتن اف بريارا هني بريارا كغلق باشه ودي خلقي ما كيفان بهيتي ودي شين همي تشتي بخاب استعمال كنو بكار بين بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە ئاسایشی خۆراک، دروستکردنی کۆگا لەسەر جەم پارێزگاکانی هەرێمی کوردستان، هەڵگرتنی باج لەسەر بەرهەمە خۆراکیەکان، هەڵگرتنی باج لەسەر گۆشتی سوور، ئاسانکاری لە پێدانی مۆڵەتی بازرگانی و گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ. ڕای شارەزایانی ئابووری وەردەگرم سەبارەت بەو قەیرانەی ئێستا جیهانی گرتوۆتەوە و تایبەت بە ئاسایشی خۆراکیش و بەرزبوونەوەی نرخەکەی هەرێمی کوردستان دەبێت چی ڕێکارێک و چ پلانێکی هەبێت بۆ ئەوەی قەیرانەکان زۆر کاریگەری لەسەر ناوچەکە نەبێت. وەکو شارەزایەک دۆخەکە چۆن نەبینن و ئەگەر کۆمەڵی بابەت هەیە کە هەرێمی کوردستان وڵاتێکی هاوردەکاریشە بێگومان کاریگەری خۆی دەبێت لەسەر هەرێمی کوردستانیش دۆخەکە چۆن نەبینن.
کاتی باسی یاسایش خۆراک دەکەین ئێستا ئەو سەردەمەی کە ساڵی 2022 دوێنێ پشگیری مؤشراتی ئاسایش خۆراک لەسەر ئاستی نەتەوەی گوتەکان هوشیاریدا تی ئەم ساڵ نرخی خۆراکدا لە ساڵی 2022 بۆ 2023 بەرز دەبێتەوە. هۆکارەکەشدا چەند هۆکارەکەن. هۆکاری بەتایبەتی ناوخۆیی هەن، هۆکاری دەرەچی هەن، زیاتر سروشتی و مرۆڤیش هەن. بەتایبەتی سروشتی بەهۆی گۆڕانی ئاوهەوا تەسیراتی خۆیە کەمبوونەوەی باران ئەمە باسی هەرێمی کوردستان دەکەین. ئەمە دۆخەشی دەکات بەتایبەتی لەسەر بەرهەمی دانەوێلە کەم دەبێتەوە لەس ئاستی هەرێمی کوردستان بەڕوای مندا و عێراقش بە شێوەیەشی گشتی ئەگەر تەمەشا بکەین احتیمالەن بەرهەمی دانەوێرەمان بەتایبەتی بەرهەمی گەنیم نەگەشتە 200,000. ئەم ئایا بەشی هەرێمی کوردستان دەکات عینی کات هەرێمی کوردستان دانیشتوانەکەی 6 ملیۆن و 338,000 کەسێکە معنی هەر تاکەچی مە پێویستی بە 136 کیلۆغرام چییە بەرهەمی گەنمە. ما پێویستمان لە هەرێمی کوردستان بە تقریبن بە 862,000 تۆن گەنمە. ئایا بەشمان دەکاتن 200,000 نا کەلێنێک دەبیتن ئەم کەلێنە بەچ پڕ دەکرێتەوە بەو بەرهەمانە پڕ دەکرێتەوە کە کاتی مەهاوردە دەکەین لە دەرەوەی وڵاتداوەنیە ئەم کە کاتی هاوردە دەکەین ئەو بەرومانە لە دەرەوەی وڵاتدا ئەمەش نەختینەیەشی زۆری دەوێتن پارەیەکی قورسی دەوێت پێدێن عمدە سابەت تەسیراتی هەیە لەسەر لەسەر گیرفانی تاک و تەسیراتی هەیە لەسەر ئێدی بە بەرهێنان و ئێدی خۆشگوزەرانی تاک. باشە دکتۆر ئەگەر کەسێک ما بینێ سەرم پرسیاری لا دروستە چی بکەین باشە ئێمە چی بکەین باشە ئەو کاتی مەدەبی خۆمان بگوزین لەگە بارودۆخەکەیدا وەزارەتی کشتتوکاری هەرێمی کوردستان کە کاتی دەیبینین داین تەمەشا دەکەین لەبێ ڕێگا بداتن بە جۆتیارەکان زیاتر ڕوبەری ئاودێری زیاد بکاتن لە هەرێمی کوردستاندا چکە ڕوبەری ئاودێری زیاد کە ئەو کاتی بەرهەممان زیاد دەبیتن چکە گوتمان یەک لە قەیرانەکانی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و جیهان بۆتەوە گۆڕانی ئاوهەوایە نەبوونی بارانباری ئەوەی پشت بە باران دەبەستیتن ڕوبەرێکی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستاندا وە لە تەک زەیەکانە بەتایبەتی زەی گەورە زەی گسکە زەی سیرواندا بەڵام ئایا پرۆژەی ئاودێریمان هەیە بۆ ئاودێریکردندا نەخێر دەبێتن وەزارەتی کشتتوکاڵ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە حکوومەتی هەرێمی کوردستان ئێدی پارەیەکی تەرخان بکاتن بۆ دروستکردنی پرۆژەی ئاودێری پانتایی ڕوبەرە ئاویەکاندا لە ئاستی هەرێمی کوردستان زیاد کاتن. باشە ئێمە ئەگەر باسی ئاسایشی خۆراک بکەین بەرهەمە خۆراکیەکان بکەین ئەمە شتێکی جیهانیە نرخەکەی بەرز بۆتەوە بەڵام هەندێک وڵات هەیە پلانی کورتخایان و درێژخایانی هەیە مەسەرەن ئامادەکاریەکێ ئەگەر قەیرانێکیش دروست بێ هیچ نەبێت قەیرانەکە زۆر کاریگەری نەبێت لەسەر وڵاتەکە لە هەرێمی کوردستانە چی بکەین دەبین یەک دوو بڕیاردراوە لە ماوەکانی ڕابردووە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە هەم لەسەر بەرهەمە خۆراکیەکان هەمیش لەسەر گۆشتی سوور کە باجەکەی لەسەر هەڵدیگرێت ئێوە وەکو کەسانی شارەزا ئەم بابەتە چۆن هەڵدەسەنگێنن کە کاتی تەماشای دەکەین لە هەرێمی کوردستان گوتمان دانیشتوانەکەی 6 ملیۆن شتێکەوە نییە پێویستیمان هەر تاکەچیمە پێویستی بە 15 کیلۆغرامە بۆ ساڵێکدا معنای هەرێمی کوردستان پێویستی بە 158,000 تۆن گۆشتە بۆ ساڵێکدا ئەمە شوەکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە بەشمان ناکەتن بەرهەمی ناوخۆی چی دەکەین ئەو کاتی دەبی هاوردە بکرین لە دەرەوەی بەتابێت سنووری هەرێمی کوردستاندا ئەوەی دەبین ئێستادا لە وڵاتانی زیادزیادا ئیدی سامانی ئاژەڵمان بۆ دێتن ئەویش پارێکی زۆر دەڕاتن بۆ دەرەوە بەڵام کاتیمە دەڵێن گرنگی بەلایەنی کشتتوکاڵ بدەین دەبی گرنگی بەرهەمی ئاژەلیش بدەین خاصەتەن بەتایبەتی دابینکردنی ئالیک بۆ سامانی ئاژەڵ دەچکە ئالیکەشی زۆر هاوردە دەکرێتن ئێستا لە دەرەوەی وڵات بە پارەیەکی قورسیش هاوردە دەکرێتن بە تایبەتی نرخی جۆ و نرخی گەنمەشامیش گران بووە ئەوەش ڕاستەوخۆ دەڕاتن بۆ ئالیکی بە تایبەتی چێ ئاژەڵ بیتن چێ پەلەوەەر بیتن باشە دکتۆر ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانە چۆنڵی عادەتەن لە مانگی ڕەمەزانە تۆزێک پێداویستی خۆراکیەکان بەکارهێنەرە لەلایەنە هاوڵاتیانەوە زیاد دەکات ئایا ئێمە پێویستمان بە هۆشیارێکی تاکیش نییە بۆ بەکارهێنانی بەرهەمە خۆراکیەکان لەسەر ئاستی خێزاندا ئێمە بڵێنە لێ ئاسایش خۆراکی خێزانمان هەیە کە دابین دەکرێتن ئەو ئاسایش خۆراکی خێزانەدا بۆ هەوڵاتی دەبێتن و شیار بێتن زیاتر بە تایبەتی ئەوەی کشێر لێ دەێتن لە ماڵەکاندا دەبێت زیاتر خۆی بگوزین لەگە باودۆخەکان نرخەکان زیاتر دەبێتن کە نرخەکان زیاتر بیتن تەمەشا دەکەی تو وەک خۆیت مەصرف بکەی ئەو کاتی خستنە بڵێنە لە عەرزەکە کەمتر دەبێتەوە بەڵام کە کاتی تو خۆت دەگونجێ لەگە باودۆخەکەودا ئیدی مەصرفان ناکەی لەسەر ئاستی خێزانێکدا ئەو کاتی بڵێنە لێ ئیدی داواکاری زیاتر نابی لەسەر خۆراکدا و نرخەکەش احتیمالە ئیدی دابەزیتن و ئەو قەیرانەی بەڕێی من شخصیدا قەیرانەکە کاتیە احتیمالە لە چەند ساڵی داهاتوو بە تایبەتی ساڵی 2024دا ئەو کاتی تەمەشا دەکەین جیهان خۆی دەگونجێ لەگە باودۆخەکەدا ئیدی هەندێک بە خۆ دەزانی احتیمالە ئەو جەنگەیەشدا کۆتایی بێتن ئەو کاتی قەیرانەکە زیاتر کەم دێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگە پاڵپشتی گوتمان لایەنی دارایی جۆتیاژ بداتن ئەو کاتی زیاتر قەیرانەکە کەمتر دەبێتەوە ئیشەڵا لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی عێراقیشدا.
گرنگیدان بە پرۆژەکانی کشتتوکاڵ و زیاترکردنی پرۆژەکانی ناوخۆ و ئاسانکاری بۆ بازرگانان چاودێریکی توندی بازار ڕای شارەزایانە کە دەبێت لەم دۆخەدا ئێستا هەرێمی کوردستان ئەم بابەتانە بخاتە بواری جێبەجێکردنەوە. لەسەر و هەموو ئەمانەشەوە پێویستێکی باشی بە هاوکاری و باڵپشتی حکومەتی هەرێمی کوردستانە